الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خواهی پروردگار لسورة التوبة آياتي 122 دفرمي وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. پروردگار من سبحانه وتعالى لم آتي إجمال 122 سورة التوبة دا لدواي آتكاني باسي جهاد تيكوشان لبناوي خوادا ئەوەندەهانی مسلمانانی دابوو بۆ ئەوەی خەڵک بە خوێنی خۆی ئەو قەوارە مسلمانیەتی بەسەرکردایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینە بنیاد درابوو و بە سەدان شەهیدی بۆ درابوو بیپارێزن. خەڵکەکە بەهۆی ئاەتەکانی سوڕەتی ئەتتەوبەوە وا دڵی گەرم بوو خەریب بوو هەمووی ناوی خۆی دەنووسی شمشێرەکانی ئامادەکە و بڕوا بۆ بەرەکانی جەنگ و جیهاد دژی فارس و ڕۆم. خوای گەورە ئەو هەڵەیە ڕاست کردەوە، فەرمووی ئاوا نابێ. ئێوە ئەگەر دڵسۆزی دینی خوان ئەگەر دەتانەوێت ئەو کیانە مسلمانیەتی بە سەرکردایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەوڵەتی مەدەنی مەدینەدا بەرقەرار بووە، ئەتانەوێت خۆشبەختی دنیا و قیامەتتان بەنسیب بێ، نابێ وا بکەن. ئەبێ خەڵکی پۆلێن بن، کۆمەڵێک خەریکی دیفاعکردن بن لە خاک و خەڵک و دین، ئەوانەی هێزی چەکدارن. بەڵام نابێ بۆ دڵگەرمی ئێوە بێ ئێوە هەمووتان بڕۆن. خوای گەورە فەرمووی پێویستە کۆمەڵێکتان بمێننەوە لیەتەفەقەهوا فی الدین، دانیشن بە وردی دیراسەی ئەم قورئانە بکەن، لێی حاڵی بن و پاشان ڕێنمایی خەڵکی پێ بکەن، ئاگاداریان بکەنەوە لە لاڕێبوون لە عەزابی خوای پەروەردگار لەو شتانەی کەوا بەدبەختی دنیا و دوا ڕۆژی پێوەیە. مفەسرینی قورئان لەسەر ئەم ئاەتە زۆر قسەیان کردووە. ئەوەی کە من بە خزمەتی تەفسیرەکانیان گەیشتم لە ناویاندا گوڵبژێرێکم کرد، تەفسیرەکەی عەلامەی بە ناوبانگی ئیسلام عەبدوڕەحمان ناصر السەعدیە. ئەو زاتە تەفسیری هەموو قورئانی لە یەک کتێبدا کردووە، یەک کتێبێکە تەفسیری هەموو قورئانیشی تێدایە، بەڵام ماشاءالله زۆر پڕبەرەکەتە. تفسيركي ناوي تيسير الكريم الرحمن في تفسير كلام المنان للا بري 459 تفسيركي دا لتفسير أما آتي سورة التوبة دا فرمي وفي هذه الآية دليل وإرشاد وتنبيه لطيف لفائدة مهمة. دا فرمي القرآن أوان دا عجيبة چونك كلامي خواهي بشرني بزلم آية دا بلغو ڕێنوێنی و ئاگادارکردنەوەیەکی زۆر نەرم و جوانی پێبەخشیوین بۆ بابەتێکی زۆر گرنگ، وهي أن المسلمين ينبغي لهم أن يعدوا لكل مصلحة من مصالحهم العامة من يقوم بها. مسلمانان بۆ هەر کارێکی پێویست بە دین و بەژینیان پێویستە کۆمەڵە خەڵکێک دابین بکەن. هەر یەکە لە پسپۆڕی خۆیدا ئوممەت واجبە لەسەری، هەر نەتەوەیەک دەیەوێت بمێنێتەوە، هەر قەومێک دەیەوێت بمێنێتەوە، هەر ئاینێک دەیەوێت بمێنێتەوە، قورئان بەم ئاەتە ڕێنمایی هەمووان دەکات. هەر حەزارەتێک دەیەوێت بمێنێتەوە، ئەبێت لەناو خۆیدا بۆ هەر بوارێکی پێویستی ژیان کۆمەڵە خەڵک دابینکە. ئەو کەسانەش جا لە هەر بوارێکە جەنابەت ئێستا سەیری خۆت کە بزانە بوارەکەی تۆ چێ پێویستە ئەم سیفاتانت تێداوێت بۆ ئەوی سەرکەوتوبی خزمەت بکەیت. یەکەمیان دەفەرمێ یوەفر وەقتەه عەلەیها، کاتی خۆی بە فیڕۆنەدا، زۆربەی کاتە بە نرخەکانی خۆی لەو ئیشەدا کە بە تۆ سپێردراوە لەم سەر زەوێدا کاتی خۆتی بۆ تەرخانکە. ئێستا جەنابتان زۆربەتان خوێندکارتان تێدایە، گوناح نییە تۆ بەدیار تیکتۆک و نازامەوەی کە من لێ نازام و تۆ لێی دەزانی کات بەسەربەری، کەمترین کات بۆ پسپۆڕێکی خۆت بەسەربەری. ئەگە یوتیوبێک بەکاردێنی و نازان فەیسبووکە چی بەکاری دێنی تۆ کابرایەکی دارتاشی، توخوا حیفنی ئەو هەموو زانستە لەوێدا هەیە، نەچی لەو پسپۆڕی خۆتدا سەیریکەی بۆ یشتی نوێ وەرگری لەسەری تەطبیقکەی،
بچی بە دووی کۆمنتی ئەم و بزانی فڵان کەس چی بە فڵان کەسی کتۆ چێ ڕەدی چێدایەوە و چە لە حانێ بکەی نە زۆربەی کاتی خۆت بۆ ئیشی خۆت تەرخانکە بزانی ئیشەکەی تۆ لەم دنیادا چییە. دووەمیان وەیەجتەهید فیها لە بوارەکەی خۆتدا هەوڵی خۆشارەزارکردن بدە. من مامۆستایەکی ئاینیم ناشرینە ئەم ساڵم هەر وەکو پار بێ پار چم خوێندوێتەوە کتێبێکم لەم ساڵەدا زیان نەکردبێ بەڕێزت پسپۆڕێکی بوارێکی تری لە کۆمپیوتەرا کار دەکەی جوان نییە هەمان زانستی پارت ئەم ساڵیش هەر ئەوە بێ هەر لەسەر سیستەمە کۆ نەبی چونکە جیهان بە ڕۆژنا بە چرکە پێش دەکەوێت ئێستا نەک بە خولەک ئەبێت تۆ لە بوارەکەی خۆتدا پێشکەوی ولا يلتفت إلى غيرها ئاور مەدەوە بۆ شتی تر واتە پسپۆر بە قورئان دەفەرمێ پسپۆر وە لە کارەکەی خۆتدا و هەمەلایەنە مەبە نۆکاوفرۆش و کارەباچیش نەبی فیلم کارتۆنێکە بوو دەیگوت کابرا کارەباچیش بوو نۆکاویشی دەفرۆش نابێ ئەوە بکەی ئەبێ پسپۆر بە لە بوارەکەی خۆتدا خۆتی بۆ یەکلاییکەوە بەم لاولای کەدا ئاور مەدەوە لە یەک ئیشا خوای گەورە سەرکەوتوت دەکا لە هەموو شتێک بوردیلەیەک بزانی خراپ نییە بەس لە کارێکە تەواو پسپۆر بە خۆتی تەسلیم کە خۆت یەکلاییکەوە بۆ ئەو وارە سەرکەوتو دەبی. ئەمە هەمووی بۆ چییە؟ بۆ قەسد واحد بۆ یەک مەبەست مصلحة دينهم ودنياهم برجواندي دين ودنيا أو خلقه فالأعمال متباينة علامة سعدي فرمي قرآن بما عند الله إيش كان تنجاوزن أبي واجبه نابه همو كس شك دار بوكو الصحابة اللي ينقرن بو هم مجاهدي في سبيل الله بين فرمي نابه وابه یەکێ مەلایە یەکێ دکتۆرە یەکێ ئەندازیارە یەکێ حاکمە یەکێ بازرگانە یەکێ دارتاشە یەکێ ئاسنگەرە یەکێ بەنایە یەکێ کرێکارە ئەوی تر بەرگ دوورووە ئەوی تر بە ڕێزێکی ژینگە پارێزی جادەکانمان بۆ پادەکاتەوە ئەوی تر مامۆستایانی سەرسەرمانن کە فێری زانستمان دەکەن ئەوی تر مروری سەر جادەیە و شەقامەکان ڕێک دەخاو خەڵک بەیەکان نادا ئاگرکوژێنەوەی بەڕێزە پۆلیسە ئاسایشە پێشمەرگەیە هەر یەکە لە بوارەکەی خۆیدا بوارەکانمان جیاوازن. قورآن کاتێک علامەی سعدی دەفەرمێ باسی عولەمایانی شەرع دەکا خۆت پێکەم نەبێ نەڵێ وەڵای حەیف کاتی خۆی بریا منش بوو بە مەلا چوا قسەی خێرم بۆ خەڵک کردا کارەکەی تۆش زۆر گرنگە دنیا هەر هەمومانی پێدا دەوێ والقەسد واحد هەموو بۆ یەک مەبەستین ئەویش ئەوەیە وتاری ئەم شەومان ئەوەیە پسپۆر بە لە کارەکەتدا و دڵسۆز بە هەوڵ بدە ئەو ئیشەی پێت سپێرداوە پسپۆر بە تێیدا بە زای مەدە دڵسۆزیش بە بێگار مەیکە هەر کات بەڕێمەکە بڕواتان هەبێ مەعیش ئەوەی مەسلحەتەکە یەک شتە دینهم و دنیاهم هەم دینمان ئاوەدان دەبێتەوە خوا هەموو ئیشەکەت بە عیبادەت بۆ حیساب دەکا هەم وەڵڵاهی دنیایەک و پێشکەوتنێکی گەورەش بە خۆمانەوە دەبینین هەر ئێمەی کورد ئەمەی کە ئێستا ئەم قورئانە لەم ئاەتەدا پێوتین هەر کەسەمان لە بواری خۆماندا هەوڵ بدەین پسپۆر بین خۆی بۆ یەکلایی بکەینەوە کاتی خۆمانی پێ ببەخشین دڵسۆزیش بین بۆی مامۆستای مزگەوت ئەگە کاری مەلایەتی وەکو وەزیفە کرد وتی وەڵا ئەمڕۆ سەرەی ئەوقاف منێ و خۆ سەرە مەعاشی من نییە وەڵام پێشنەژی ناکەم ترەوە دەبێتە موەزەفی دایرەکە ژەگەوای لێ هات وتی وەڵایی ئەوە 2 دقەیلاداوە بەخوا ئیمزای هاوڵاتیەکە ناکەم کاکە خۆمە خزمەتکاری خەڵک نیم عادڵی پێخۆش نییە دڵسۆز نییە ئەو وڵاتە پێش ناکەوێت بۆیە قورئان پێمان دەڵێ با کارەکانتان جیاواز بن بەڵام با هەر بوارێک پسپۆری خۆی هەبێ جا ئێمە لەبارەی ئاینەوە قسە دەکەین زیاتر با مەسلحەتی دین و دنیای خەڵکی کاتێک لە بواری ئاین دێتە جێ لیەتەفەقهوا فی الدین ئەو کەسانی خۆیان بۆ ئاین یەکلایی کردوێتەوە دوو شتیان تێدا بێ بە قوڵی لە دینەکە حاڵی بن واتە نەک هەر کتێبیان خوێن بێتەوە سەرچێڵ نەبن بچنە ناخی ئاینەکە و مەقسەدەکانی شەریعەتەوە مەقاصیدی شەریعە دووەمیان وەلیونذیروا قەومەهم ئەگە علمی شەرعیت پێ بوو ناوێ بڵێ من حەقی خەڵکم نییە کاکە کوڵای خۆت بگرە بانەی بە نەخێر دەبێت بە حکمت نەک بە هاتوو هاوار و ژوێندان بەم و بە و ڕوڕەشکردنی ئەم و ئەونانە بە حکمت بە دانایی بە لەسەرخۆیی بە دڵسۆزی بەرامبەرەکە تێبگا کە تۆ قسەی بۆ دەکەی دڵسۆزی ئەوی خۆشت دەوێت بەو شێوەیە بە حکمت و دانایی ئازایی و دلێری چاونەترسی بیگەێنە ئەینا عیلمەکە دەمرێت چەند کەسە بوو زانستی زۆری پێبوو وەرە مردووە ئەو زانە گەورانەی مەکتێبێکی لە پاش بەجێ نەماوە دوو تاری لە پاش بەجێ نەماوە عیلمەکەی لەگەڵ خۆیان ڕۆی ئیسلام دەفەرمێن نە هەم پسپۆر بە هەم بیشی گەیەنە بە قەدەر توانای خۆت بە دڵسۆزی و بە لێهاتووی بیگەیەنە جا ئەم عەبدوڕەحمان ناصر السعدی علامەی سعدی کە ئەو تەفسیری من ئێستا بۆم خوێندنەوە باسم کرد بۆ خۆی بەڕاستی لە ئیسلام حاڵی بوو نمونەیەک بۆ جەنابتان باس کەم
مامۆستا عەبدوڕەحمان ناسر السەعدی کە خاوەنی ئەم تەفسیرە بە ڕێزەی قورئانە ئەفەرمێ کاتی خۆی لە سەرەتای هەفتاکاندا بەباری گوێدرێژ خەڵکداری دەنا لە کوردستانی خۆشمان هەروە بووە ئەم نەوت و غاز و ئەوانە هێشتا دروست نەبوو بوون بەیان هەبوو بە فتیلەیەکی چرایەک یان شتێک دەبێت نەوت لە ساڵێکا دەستکەوت پێیان دەستن نەکەوت بێ کابرایەک بە گوێدرێژەکەی دار دەفرۆشێ ئەویش پێڵە بارە دارم بۆ بێنە بۆ نانکردنی ماڵە و نان و چێژ دروستکردن دەڵێ بەسەر چاو مامۆستا کە بۆی دەبا کابرا جلەکانی دانا و دارەکان بۆ ماڵی مامۆستا ڕێک دەکا و ئەویش دواتر پارەکەی خۆی دەداتێ کە کرێکەی بە اعتیباری پارەی ئەمڕۆ بۆ منە بڵێ 25 بڵێ 50000 بۆ پارەکەی ئەداتێ 25000 کرێی خۆی 25000 حەقی دارەکە کابرا دەڕوە دەگاتە کۆڵان علامەی سەعدی سیر دەکا مامۆستا سیر دەکا یەکچی سەتوتنی ئەوەندە پڕ دانراوە لەگەڵ کۆمەڵە پەڕەی سیغار و سەبیلێک و واتە کابراز گەرە کێشە بەلای ئەو علامە گەورە و مامۆستا بەڕێزەشەوە جگەرە حرامە ئێستا بەڕێی ئێوە دەبێت چی لەم توتنە و جگەرەیە بکە ئەبێت چی لێ بکە بە فڕێدا چونکە مادەیەکی پیسە بەلای ئەمەوە لە شەرع وا حاڵی بۆ خواشتی پیسی حرام کردووە ئەبێ ئەم توتن و شتەی کابرا بێنێ بیست و تێنێ و فڕێداتە زێرابێکەوە بەڵام وا ناکە بەعەکسەوە بە پەلەت دەڕوا بە دوی کابراەکە بۆ کۆڵان کاکەی دارفرۆش کاکی دارفرۆش بەڵێ مامۆستا چی بووە لە خزمەتتام کاکە وەرەشی سە و توتنەکە لێ بەجێماوە کابرا تەریق دەبێتەوە چونکە زانێ مامۆستا چەند وتاری لەسەر حرامەتی جگەرە و ئەو بابەتانە خوێندۆتەوە ئەوە زانایەکی گەورەشە وڵات تەریق دەبێتەوە من لەوێ لەو هەموو ئیشان نەمتوانی سەبیلێک بە ئارەزوی خۆم تێکەم و جگەرەیەک داگیرسێنم وتم باوکو مامۆستا نەزانە جگەرە کێشم ئێستا سەبیل و توتنەکەم لە بەدەستی خۆیاتی ئای بەدبەخت چۆن لێم بەجێمە ئەفەمێنا کوڕی خۆمەرە تەریق مەبەوە ئەوەشی سەوتوت نەکەت ئەڵێ مامۆستا پێم سەیرە وەڵڵاهی دەستم بر بۆ بن پشتێنەکەم تیان نەمابووتم مامۆستا ئێستا خۆ ئازان لەکوێ فڕێداوە دیاڵە من جارشکە چاوم پێ بکەوێت ڕەن بە هەر ئیشم پێ نەکە ئەوە چۆنیان نەتسووتاند و فڕێن نەدا بۆ شوێنەکە کەس نەیدۆزێتەوە فەمووی کوڕی خۆم وەڵڵاهی من سەیری حاڵی تۆم کرد تۆ کابرایەکی لەش ساق بێ بە کرێکاری دەژی ئەو کاتەش گفتوگۆمان کرد بۆم دەرکەوت خاوەنی ژن و منداڵێکی زۆریشی ئێستا بیرم کردەوە تۆ سەرت دێشە بۆ جگەرەوتی ئارە وەڵام مامۆستا ئێستا دەستم بۆ پشتێنەکەم برد توتنەکەی پێوە نەما وتی چیت دەکرد وڵا درۆنە بە لە خزمەتە چوونە بازار چیسە و توتن و سەبیل و هەموو شتێکی تازە بکڕم وتی ئەی منیش بیرم لەوە کردەوە ئەو پارەی کە ڕسقی ماڵ و منداڵتە دەچووی بەشێکی هەرە زۆر دەدایەوە بە توتن دەی من کارێکی خراپم دەکە ڕسقی منداڵەکان بسووتێن تۆ هەر دەکێشایەوە نەوەڵا با بە هەر توتن و سەبیلەکەی خۆت بەرە و ڕسقی منداڵەکان و پارەی ئەو مناڵە جوانانە مەدە بە سەبیل و توتن تازە پارەکە بە هەر ڕۆیەوە یەک جار بڕوە لە هەندێک کتێبە ئەڵێ ئەو پیاوەتی وعد بێ ئەمە دەرسی گەورە بێ بۆم جگەرە نەکێشمەوە چاو لێ لە دینەکە حاڵی بوو با پارەکە جارشکە نەڕوە لە قوتی منداڵەکان دەگیرێتەوە بە حساب من نەهی لە حرامێک دەکەم کتێبێکی تریش هەیە القورآن والعقل ئەبوو زەید مقری ئیدریسی نووسیوێتی لە بەرگی یەکە لە لاپەڕی هەشتا دەفەرمێ کابرایەک وەکو جەنابتان ئەهلی مزگەوت کە تازە هاتووێ مزگەوتی کردەوە ڕەمەزانە و ئەوانە و لە مامۆستا و ئەهلی دینەوە بیستوێتی حەڵاڵ هەیە حرام هەیە ڕیبا هەیە هەستی ئاینی زیاتر دەجوڵێ و دەچێتە خزمەت زانای بەناوبانگ محەممەد زوحایل ئەزێ زەنای مامۆستا محەممەد زوحایل پرسیارێکم هەیە من کار دەکەم لە بانقێکا کە ڕیبای دەدا بانقەکە بانکی ڕیبەویە سوءە دەستێنێ لەو پارەی کە دیدا بەخەڵ واتە سرف ئیشەکەی حرامە هەمووی حرامە چی بکەم باشە قوربان مامۆستا یەکسەر پێی نەوت کاکە ڕیبا دا پرسیاری دەوێ ڕیبا پرسیاری دەوێ وازی لێ بێنم یان نە مامۆستا پسپۆڕە جوان لە دینەکە حاڵی بووە لیەتەفەقهوا فی الدین خوا فەرمووی ئەوانەی جوان لە شەرعەکە تێدەگەن نەک هەر کتێبەکان خوێن بێتەوە ئەڵێ برا شیرینەکەم تۆ ژنت هەیە بەڵێ قوربان چەند مناڵت هەیە وەڵا ئەوەندە مناڵی کوڕ و کچم هەیە دەی خوا لێن نەستێنێ باوکی باوکەکەم تۆ ئیشی ترت وەڵام مامۆستا بەس فەرمانبەرم لەو بانقە و هیچی تر ناکەم ئیتر مامۆستا ورد بۆی دەچێ کۆمەڵێ معلوماتی لێ دەکێشێتەوە لە کێیەوە باسی حەڵاڵ و حراموا لە لاتا بۆتە وەڵای مامۆستا ماوەیەکە الحەمدلە نوێژ دەکەم و هاتووی جومعە و جەماعەتی لای جەنابەت دەکەم و بۆم دەرکەوتووە وەڵای ئەم کاس پێی ئێمە گومانی تێدایە و نەکرد گومان وەڵای حرامە ئیتر ئێستا من نازانم چی بکەم مامۆستا کۆمەڵە دەرسی لەم پیاوە وەرگرت یەکەمیان کابرایەکە تازە تۆبەی کردووە ئێشتا نوری ئیمانەکەی گەشاوەتەوە بەڵام زۆر بەهێز نییە پارەیەکی زۆری لەم بانقە دەست دەکەوێت بەڵام پێی دەڵە ڕۆڵی جان هیچ پاشەکە و تێک شتێکت هەیە کە تۆ وازبێنی لەم ئیشە و شتێک پاشەکەوتت هەبێ کاس پێی بکەی ئەڵێ نەبەو خوا مامۆستا
ئێمەش تۆک و باوکو و برای گەورەمان وای خێزانێکی مسریفم هەیە ئەو پارەی دەی بەمەوانێ قەت بەشی سەری مانگم ناکات زۆر دەست بڵاوە ئامامۆستا معلوماتی دووەمی وەرگرت ژنێکی بێ قەناعەتی هەیە هەرچی پارەی بۆ بەریوانە بە فیڕۆی دەدا و یعنی هیچی لێ هیچی باشەکە و نەکردووە چەند ساڵە منداڵێکی زۆری هەیە معلوماتی چوارەم ئیشێکی تریشی نییە دوو ئیش نییە لە دەرەوەی دایرەکە و لە دوێرەی بانکەکە ئیشێکی تر بکە پێنجەم هەر خۆی کاسبکارە هیچ کوڕکچێکی پێ نەگەیەوە لە دایرەیەکا بێ لە ئیشێکا بێ بەس خۆی کاسبکاری ئەو ماڵەیە مامۆستا بیر دەکاتەوە ئەگە دەست بە جێڵە کاکە لەم دەقەیەوە بڕۆ ئیستیقالەیەک بنووسە واز لەو ئیشە بێنە چی ڕوو دەدا ژن داوای پارە دەکایان نا منداڵ دەچێتە مەکتەب دەیەوێیان نا جێژن دێتە پێشەوە پارەیان دەوێیان نا هەمووی دەیەوێ یەک کەسیش لەو ماڵەدا دەبێ هەر دەست بە جیشفاناکەویش ئەم پیاوە داماوەیە مامۆستاش لەم دەقەیە دڵگەرمی بڕۆ بڵە کاکە واز لە ئیشەکەت بێنە چی ڕوو دەدا وەڵا ژن لەوانەیە دەشە و تەحمل نەکا خۆی بە تەلاقدان دەدا کە ژن لە ماڵە نەما مناڵیش سەرگەردان دەبێت بەخوا پیاوەکەش لە داخ و مەراخە ڕەم بێ واز لە نوێژەکانیشی بێنێت تۆبەکەشی بشکێنێ واز لە مزگەوتەکەش بێنێ وێ مامۆستا دەڵێت برای شیرینم وەرە خۆشەویستم من جارە دەستخۆشی لێ دەکەم کە تۆ ئەلحەمدولله حەڵاڵ و حەرام دەزانی ئەوە لەو ماوەیەدا کە هاتوچێ مزگەوتت کردو خوا تۆی خۆش دەوێت کە حەڵاڵ و حەرام دەناسی ئەوە پلەیەکە نیشانەی خوا تۆی خۆش دەوێت چاڵێ مەدحی دەکا دووەمیان پێی دەڵێ ئەمجا لەمەوە دووە هەوڵ بدە 100% ئیشەکەی تۆ حرامە بەڵام من ناڵم دەم دەقەی واز بێنێ لە ئێستاوە بەویستی خوای گەورە چاو وردکەوە ئیشێکی حەڵاڵ بدۆزەوە با پارەیەکی کەمتریشی دەستکەوێ لەم ئیشە حرامە ئەو حەڵاڵە خوا بەرەکەتی تێدەخا سێیەم برا شیرینەکەم لەم ڕۆژن و منداڵەکە تۆزی لێیان بگرەوانێ بۆی ئەو ئیشەی داهاتوو دەگە پارەکەی کەمتر بوو تو پڕ وەکو حکومەتی هەرێمی لێ نایە مەعاش نەکا بە لە تو بە ڕوبع و نازام چی خەڵک چۆن سەرگەردان دەبێت با ماڵەکەی تۆ ژوای لێ نەیە وردە دەشتێکیان لێکەم کەوانێ بۆی ئەو ئیشەی داهاتوو ئەگەر کارەکە کەمتر بوو منداڵەکان سەرگەردان نەبن با ڕابێن لەگەڵ ئەو تۆزەکەمەدا ئەمجا دوعاش بکە و پشت بەخوا ببەستە خوا دەرگای ڕزق و ڕۆزی زۆر فراوانە بەڕێزان سەیری ئەم زانایە چەند جوان لە دین حاڵی بوو ڕێنماییە جوانەکەشی کرد و بارودۆخی ماڵ و منداڵەکەشی لەم کتوپڕە داواز لەم ئیشە حرامە بێنێت تووشی چی دەبێت بۆیە ئەوە زانا بوو بۆیە نەیفەرموو وأحل الله البيع وحرم الربا کاکە من یەکایەتی قورآن بۆ دەخوێنمەوە خوا کڕین و فرۆشتنی حەڵاڵ کردو و ڕیبای حرام کردووە تۆ کەلامی خوات بڕوا پێ نەک بڵێ بڕوان پێ نەک کافر دەبی دە حرام وازی لێ بێنێ نە ئەوە کەلامی خوا لەسەر سەر و سەرچاوان نەیفەرموو مشکلەی خۆتە من چاوەڕێ مەکە فتوایەکی ئاسانت بۆ بدەم مامۆستا دەبێت خەمخۆر بێ چاو لێ پسپۆڕە لە بوارەکەیدا دڵسۆزیشە بۆ بەرامبەرەکەی حاڵی هەر هەمووی بینیوە ئەمجا بڕیا لەسەر فتوای ئەم پیاوە دەدا ئەمە وەکو کابرایەکە نییە 20 ملیۆنی دانراوی لە ماڵەوە هەبێ لەوانێت ساڵ و نیوەک بیخوا هێشتاکانە پێوەی دیار نەبێ یەک دیناری بۆی معلوم بۆ لە ماڵان نییە ماڵ و منداڵێکی مسریفیشی هەیە و کەسیش کاسبکار نییە وهي السلف حكيم يشل زاناني السلف دانا فرميتي ليس الفقيه بالتحريم شرع زان أواني يكسر بخل أو حرامة وإنما الرخصة بدليل بل بدوي بلغي كاد قريب بلان بلغي قرآن وحديث صحيح بيغمبر صلى الله عليه وسلم بلغي معتبري زاناني السلفي صالح بوي بلغي شي بيبر رخصتك بدات خلق أما قول لا أوهم موكز دي زاني هەر بڵێ مەکە ئەو بە من و بە تۆش دەکرێت بە هەموو کەس دەکرێت بەڵام شەرع زان بارودۆخەکان دەکۆڵێتەوە جا خۆزگە وەکو مەلاوا بێ دکتۆری ژوابێ ئەندازیاری ژوابێ پارێزەری ژوابێ حاکمیش کە ژنێک کوپیاوێک دەچندیانەوێت لێک جیا ببنەوە ئەم بارودۆخە ببینێ ئەمانە چیان لێ دەقۆمێ لە دواییدا خۆزگە ئەم وڵاتە لەسەر ئەو سیستەمە بۆیە کە قورئان پێمان دەفەرمێ لە کارەکەتدا پسپۆڕ بە بۆ پاشان دڵسۆز بە بزانێت چۆن هەمومان مەقسەدی یەکەم ئەوەیە خوا لێمان ڕازی بێ و دنیایکی خۆشگوزەرانمان هەبێ خوای پەروەردگار دین و ئیمانمان سەلامەت کە ژیانمان بەختەوەرکە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين خدا پاداشتان داتەوە